بینەرانی ئازیزی NRT سڵاو تاوتوی ئەمڕۆمان تایبەتە بە گفتوگۆکردن لەسەر ڕەوشی کوردەکانی وڵاتی سووریا و ڕۆڵی پارتە کوردیەکان لە پێشخستنی دۆزی کووردا لەو ناوچە ئەوەی وای کردووە ئەم تاوتوێمان گرنگیەکی تایبەتی هەبێ ئەوەیە کە لە ئێستادا وڵاتی سووریا لە لێواری گۆڕانکاریەکی گەورەدایە بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم تەوەرەمان میوانداری بەڕێز شەلال گەدۆ ئەندامی سەرکردایەتی پارتی چەپی کورد لە سووریا کردووە بەخێر بێ کاک شەلال کاک شەلال ئەکرێ پێمان بڵێ ڕەوشی کوردی سووریا لە ئێستادا چۆنە؟ والله برا روشي كرد لسوريا استا طبعا هر لديروك باش نبو واعتراف بملتي كرد لسوريا نية دستوري سوريا هار دلي همو خلقي قل سر خاكا سوريا دجين او عربن حتى ببرد وحتى بدار وحتى بهمو تشت وضعي كرد باش نبو لي استا اي مواد لينج او شورش لسوريا دست بيكردوا ان شاء الله وضعي كرد جي لسوريا لاين دي نيزيك باشتر دبي وكرد ان شاء الله ما في خو وردقره وضعي كرد لسوريا هرق او شورش دست بي نكرا لوان ولاتي عربا ونقلي سوريا نبا وضعي كرد هر زور زحمت بو زور جرام بو چونكو رژيما سوريا رژيما بعث لسوريا وقو همو تماشاوان زانن رژیمێکی استبدادی بوو رژیمێکی دیکتاتۆری بوو و کورد قەمع دەکرد و لە ساڵی 2004 تەجربە 2004 گۆڕاپەڕینا کورد لە کوردستانە سووریا دەست پێ کرد لە پێش چاوێ هەمومانە حتا ئەم دقیقە بچلو رژیما سووریا و دەستگای ئەمنی سووریا ئەو کورد قەمعکردن و ئیبادەکردن و بدەهان گەنجێ کورد شەهید بوون و بە سەدان بریندار بوون بە هەزاران دەستگیر بوون. بەڵێ پارتەکەی ئێوە چ ڕۆڵێکیە بۆ لە پێشخستنی دۆزی کوردیدا؟ پارتی چەپی کوردی سووریا لە ساڵە 1965 دروست بوویەتە ئێستا لەسەر دەستێ بەڕێز ئۆسمان سەبریگی یەکەم مؤسسەی تەبگەڕا کورد بوو یەکەم حزبی کوردی لە کوردستانە سووریا لە ساڵی 57 ئەو حزبی چەپ دیرۆکێکی وی دوور و درێژ و گەورە هەیە بنسبەت خەبات و نیداڵی بۆ گەلێ کورد لە سووریا و بەتایبەتی لە کاتێک و زنارە عربی لە سووریا تطبیق بوو و لە کاتێک و استثنائی تطبیق و کورد بێ ناسنامەکردن پارتی کوردی چەپ لە سووریا ڕۆلێکی گەورە هەبوو و ئەو کاتە مقاومایەکی زۆر مهم کرد و بدەهان کەوادری حزبی چەپ لە ئەو کاتەگە خۆ پێشاندان لە شارێ قامیشلۆ و لە دێریک و لە هەموو گوندی کوردستانە سووریا کردن مقاومێ ئەو خەڵکی عشائری عرب گەهاتن کوردستانە سووریا بەجی و بوار بوون گچل مستەوتەنە ڕژێما سووریا لە ئەو کاتە بۆیان دروست کرد هەر حزبی چەپ مقاومە ئەو مەشروع کرد بە خورتی و بدەهانجی بەڵام هیچ دەستکەوتێکی هەبووە بۆ کوردی سووریا ئەو دەستکەوت ئەو کاتە نەبوون ینی تەبگەڕا کوردی بەداخەوە یەک نەبوو سێ چوار بەش بوون بەڵام هەر پارتی ئێمە پارتی چەپی کوردی سووریا لەو کاتە خۆ پێشاندان کرد و هەر خەباتی بەردەوامە تا ئێستا. بڵێ کاک شەلال پێش ماوەیەک شاندێکی ئێوە کە جەنابیشە تێدا بەشدار بووی سەردانی مراد قەیرەیلەیان کەسی دووهەمی پارتی کرێکارانی کوردستانتان کرد مەبەست لەو سەردانە چی بوو و باس لە چی کرا لەو سەردانە؟ کاکی یادگار ئێمە دەبینم ینی وەکو سەرکردەیەکی کورد واجبی سیاسی و واجبی ئەخلاقی لەسەرمان فەرز دەکەی گۆ قسەی سیاسی خیتابی سیاسی کوردی سووریا لە ئەم مەرحەلە بە یەک بێ و ئێمە دوێ ئیش بۆ ئەو هەدەفە بکەن چونکو کورد لە کوردستانی سووریا و هەموو وڵاتی سووریا ئێستا دە مەرحەلەیەکی زۆر مهم و زۆر گرنگ دەچێت. ڕۆڵی پەکەکەش لەو مەسەلەیەدا هەیە؟ ڕۆلی پەکەکە وەکو هەموو تەماشەوان زانن زیاتر خەڵک ئەزانن مەسەلەن پەکەکە حزبی پەیەدە لە کوردستانی سووریا هەیە دروست کراوە ئەوە لە پێش 10-15 ساڵ مەسەلەن ئەو حزبێکی زۆر جەماوەری زۆر زۆرە و ئەو حزبی پەیەدەوا بزانم ینی مەسترین و گەورەترین حزبە لە کوردستانی سووریا و خەڵکی گەڵا هەیە. ئێمە پێویستیمان هەیە بە یەکبوونی خیتابی سیاسی کورد بەبەست لە سەردانەکەی ئێوە بۆ بگەن بە خیتابێکی سیاسی سەردانی ئێمە بۆ بەڕێز مراد قەرەیلان شخصی دووەم لە حزبی عمال کوردستانی پەکەکە هەر بۆ ئەوە بوو و بڕاستی ینی من وەکو من بینی بە ئەنتیباعکی دەرچووم لە ئەو کۆبوونەوە بەڕێز مراد قەرەیلان و پەکەکە و پەیەدەجی هەمویان مستعدن و خیتابی سیاسی کوردی سووری بکن بە یەک و ئەوە ئێستاش ینی خیتابی سیاسی کوردی لە کوردستانی سووریا هەر یەکە ینی هەر جەماعەتی پەیەدە حزبی پەیەدەجی ئەوژی لەگەل تەبگەڕا کوردی لە سووریا پێکەوە ئیش دەکەن و هەر بەیاننامەی مشتەرەک دەریدکن ینی ئێستا من توانم بڵێم ئەلحەمدولیلا وەزعی کورد لە سووریا باشە لە ئەو ناحیە ینی کورد لە کوردستانی سووریا لە چەپ و تا ڕاست و تا پەیەدە هەموو بە یەک خیتابی سیاسی ئیش دەکەن. کاک شەلال نوێنەری ئێوە بەشداری کرد لە
سەردانی ئەو وەفدەی ئۆپۆزیسیۆن کە لە وڵاتی تورکیا کۆبوونەوە ئەو کۆنگری ئۆپۆزیسیۆنی سووریا لە ئەستەمبۆل پێش چەند ڕۆژ ئێمە داوا بۆ مەکەسی نەنارد و من دەبینم تورکیا ئەو تەدەخلی ئێستا دەکە زوو بە زوو لە وەزعی سووریای داخلی ئەمە مانای ئەوە نییە کە ئێوە داوەتان بۆ نەنێدراوە بانگێژ نەکراون بۆ ئەو کۆبوونەوەیە مانای ئەوە نییە کە جارێکی تر هەمان سینناریۆی پێشوو لەگەڵ کوردەکانە دووبارە بێتەوە پشتگوێ بخرێن و پراوێز بخرێن والله بەڕای هەڵوێستان چیە بێ ئەگەر شتێکی وا بەڕای